شەڕباژێر زۆر خۆشە کە بڵگەشم شەڕباژێڕە بڕیارم دا بە ماتۆر گواستنەوەگە بکەم بە ماتۆر ناڵێ بۆ بە ماتۆر ئەمە شتێکی جیاواز بێ چۆن بۆ بڕاتن بۆێرە وڵای حەزمان کرد بەشداری بکەین خەڵکی شارباژێڕی یاخۆت خەڵکی ناوچەکانی دیکەی وڵا خەڵکی ئەورامانە بەس دەستەمانی دانیشم دەستەمای دانیشی بەڵێ شارباژێر چۆن بۆ ڕۆکاتی بۆێرە وڵای خۆش بوو یەکەم جارمە بێن بۆ بەشداری ئەم فستیڤاڵی ئێرە بکەم بیست بوو لەسەر شایەکەی بناویدا بەڵێ بیستی بووم بەس نەمدی بوو نەبینی بوو لە تەلەڤیزیۆن نبینی بووم بەس نهاتووم ینی بەشداری بکەم ئەو وەستانەی و بیستوە کە لەسەرەوەی شایەکەی بناوی لە هەیە چی بێ؟ ئەو ئەفسانەی کە هەیە چیرۆکەکەی و بیستوە بەڵێ زۆر ناکەم زۆر نا چکە خەڵکی ئێرە نین کەسیش نەبوو بۆم باسکا بڵێ کەسیش نەبوو باسە ناڵێم خەڵکی ئێرە نین چی سەرنجی ڕای شای لێرە بکوزاوە بگوزاوەکە زۆر شتێکی جوان بوو ئەو شوێنانەی کە هەیە و خواردنانی کە خواردنەکانیش خۆش بوو داڵمەم خوارد شفتەم خوارد هەنێشتی تریشم خوارد بەس ئەوەی کە پێم جوان بوو بەس بکوزاوەکە بوو بەو جۆرە کاتێککە هاتی بۆ ئێرە لە ڕێگا بە ڕێگای تێپەڕی ئەوە شوێنە پێ تێپەڕی تا چی شتێک جوان و بەلاتەوە چی جیاواز بوو لە هەورامان هیچ شتێ ناگا بە هەورامان هەورامان زۆر خۆشە بەهشتا ئێرەش خۆشە بەس هەورامان بەلای منەوە چکەوەتەنی خۆمان زۆر خۆشە لەبەرکە وەتەنی خۆتە یاخود لەبەرکە تایبەتە شوێنەکە بەو دەرەجێ وەتەنی خۆم کە یەکەمە دووەمیش کە شوێنێکی تایبەتە یعنی خەڵ لە بەغاوە دەیەچێ بۆ هەورامان بۆ بیارە شارباژێریش خەڵکیشی هەر بۆیەت شەڕباژێر زۆر خۆشە کە بڵگەشم شەڕباژێڕە کەپڵەکەشە شارباژێری بەڵێ ئەی چی پێڵی لێرەوە پێڵێم هیچ لێرەیە لێرەیە بە هەورامی چی پێڵی وەشمسی و دەیخوا لە یەکتان نەکە جیاوازی دوو ناوچە واتە بۆ ناکە تۆ کەپڵەکە و شارباژێڕی بێت و خۆ هەورامی بیت لە سلێمانی دانیشن حتممە ئەی براتان نیاوە لە شوێنیشان دابنیشن هەر لە سلێمانی دانیشین نایە بۆ هەورامە لەگەڵتا دێت بەس بە سەردانە ڕۆن یعنی وەکو بۆ سەیرانە چی بەس بۆ دانیشتن نا هەر لە سلێمانی دانیشین چکار دوکمان ئیشمان لە سلێمانیە بەتەمانی زەواجکەن بەتەمای زەواجین بانگتانەکەین ئەو کاتش قساگەم باش ئەو کاتە قسەکە دیزانی چیەکەنی ئەو کاتە ئەو کاتە بڕیارم دا بە ماتۆر گواستنەوەگە بکەم بە ماتۆر بۆ بە ماتۆر ئەمە شتێکی جیاواز بێ بۆیە جەنابیشتان بانگەکەی بۆی ببینین کە شتێکی جیاوازە باش دێکزای چیەکەن و چیە بەس ماتۆری گرانی هەرزان نە ئەرم ماتۆر ڕاستاییانە خەڵ لێ خوڕێ 125 جێگان زۆر باشە خۆتی زانی من نازانم بە یەک ماتۆر یا دوو ماتۆر یەک دانەمان بەسە بە دووە سەرکەوی بەڵێ ئەسای ماتۆر لێ بڕی بەڵێ ئێساش نازان پاسکی لێ خوڕم پاسکیل نازانم ماتۆر ڕەزانم دێ بزانین یاخۆ بەدی سیبی یەک بن و بیرۆ سابێ لێ ساوە قوربان سپاس دەکەم